لە خولی نایابی تۆپی باسکەی کوردستان و هەفتەی شەشەم دەربەندیخان میوانداری یانی زاخۆی دەلالی کرد. یانەی خانەخوێ بە 6 خاڵەوە هاتە ناو یاریگا بەو پێی لە 4 یاری ڕابردوودا 2 سەرکەوتن و 2 شکستی توش هاتبوو. بەڵام یانەی میوان بە پێچەوانەوە بەبێ هیچ شکست و کۆکردنەوەی 8 خاڵەوە هاتە ناو یاریگا. پێچەوانەی پێشبینی هاندەرانی خاوەن یاریگا یانی زاخۆ ئاستێکی باڵای پێشکەش کردو بەو هۆیەوە گێمی یەکەمیان بە 48 خاڵ لە بەرامبەر 29 خاڵ لە بەرژەوەندی خۆیان کۆتایی پێهێنا. گێمی دووەم دەربەندیخان توانی جیاوازی خاڵەکان لەگەڵ یانی زاخۆ کەم بکاتەوە، بەڵام کەمکردنەوەی جیاوازیەکان نەبووە هۆی گەڕانەوەی ئەنجام لە بەرژەوەندی دەربەندیخان و لە کۆتاییدا زاخۆ بە 75 خاڵ لە بەرامبەر 53 خاڵ بووە براوەی یاریەکە. مع احترام بو تیمه تیمه شباب و بردام السر راهینان و یاری که گله قوی هات کرنه برای بتر عنصرت شبابی مع اعتماد دینات بیسر و کی نادی زاخو فريق مقابل جی فريق کی شبابی یاری که گله خوش هات کرنش دقیقه که حتی دقیقه 40 منافسه بی تیپی که زاخو تایسا دان به هیچ کاتێک لە دەورەی عراقیدا نەبڕاوە ئەمە بۆ هۆکاریەوەی کە باسکە لەو شارە یا لەم ئەو تیپانە بەردەوام بەرە و پێشکەوتن بڕوە. بەڵام خۆشبەختانە ئەمساڵ خولی نایابی کوردستان کرایەوە ئەگەر لە ساڵانی ئایندا بەردەوام بێ ئاستی باسکە زۆر بەرەو پێشترە ڕوا. هیوادارین ئەم دەورە ینی ئیدامەی پێ بدرێ و بەردەوام بێ هەموو ساڵە کرێتەوە. بەپێی یاساکانی یاری باسکە براوە 2 خاڵ و دۆڕاو 1 خاڵ بەدەست دەهێنێت. بەم یاسایەش دەربەندیخان خاڵەکانی بۆ 7 خاڵ و زاخۆش بۆ 10 خاڵ بەرز بووەوە. زاخۆ لە یەکەمی ڕیزبەندی حوتیانی بەشداربووی خولەکە مایەوە و دەربەندیخانی شاوەڕوانی یاری ڕکابەرەکانی دیکەیە تا ئەوەی بزانێت لەو پلەیەدا دەمێنێتەوە یاخود پاشەکشە دەکات. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، دەربەندیخان.